ڕاگەیاندنی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 11 خەرمانانی 1450 تاوی 43مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران. 11 خەرمانانی 1450 هەتاوی حیزبی کۆمۆنیستی ئێران 43مین ساڵیادی دامەزراندنی خۆی بەرز ڕادەگرێت و پێدەنێتە ناو 44مین ساڵی ژیان و خەباتی خۆیەوە. لەم ڕۆژەدا بەر لە هەر شتێک یاد و بیرەوەری سەرجەم و هاوڕێیانە بەرز ڕادەگرین کە لە ڕێگەی ئازادی، یەکسانی، ڕزگاری چینێ کرێکار و کۆتایی هێنان بە ستەم و چەوسانەوە گیان و ژیانی خۆیان بەخت کرد. درود دەنێرین بۆ ئەو کەسانەی کە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی و لەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستدا، بۆ ئەوانەی کە لە بەرامبەر پەتی سێدارە و دەستڕێژی گولەی جەلادان وەستانەوە و هەروەها بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەش کە لە سەنگەرەکانی خەباتی شۆڕژگەرانەی کوردستان لە ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و لەنەبەرد لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمدا گیانیان بەخت کرد. ئەوان نوێنەری ئامانجێکی زیندون، ئامانجی کۆمەڵگەیەکی ئازاد، یەکسان، ئینسانی و بەدوور لە چەوسانەوە. سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان و ڕێز دەگرین لە خۆڕاگری زیندانیانی سیاسی، هەڵسوڕاوانی کرێکاری، چالاکوانی ژنان، خوێندکاران، معەللیمان، دادخوازان و سەرجەمە و مرۆڤانەی کە لە بەرامبەر دام و دەستگای سەرکوتدا ڕاوەستاون. بەڵام ئەمڕۆ ئەم ساڵیادە لە دۆخێکدا بەڕێوە دەچێت کە خەڵکی ئێران لەگەڵ یەکێک لە دژوارترین و وێرانکەرترین قۆناغەکانی مێژووی هاوچەرخی خۆیان ڕووبەڕوون. کۆماری ئیسلامی لە ململانەی شەڕێکی مەترسیدار لەگەڵ ئەمریکا، ئیسرائیل و ژمارێک لە دەوڵەتانی ناوچەکەدا گرفتار بووە. ئەم شەڕە بەبێ ڕەچاوکردنی ناو و ڕەوایەت گەلێکی کە لەلایەن بەشدارەکان بەمبەستی پاسەوکردنی بەڕای گشتی دەگەێنن بەر لە هەر شتێک گیان، ئەمنیەت، بژێوی و داهاتووی خەڵکی یاسایی دەخاتە مەترسیەوە. خەڵکێکی کە هیچ ڕۆڵێکیان لە بڕیارە شەڕخوازانەکاندا نەبووە، ئەمڕۆ بە لەدەستدانی ئەمنیەت، گرانی، بێکاری، وێرانبوونی ژێرخانەکان و بێبەشی بەردەوام باجەکەی دەدەن. گەمارە و تێکچوونی چالاکی بەندەرەکان، وەستان و یان دابەزینی هەناردەینەوت بۆ ئاستی سفر، پەرەسەندنی سزاکانی پێشوو، ئاستەمبوونی دەستڕاگەیشتن بە سەرچاوە داراییەکان، تێکچوونی ڕەوتی هاوردەکردنی کەلوپەلی پێویست و زیادبوونی تێچووی گواستنەوە، ئابووری قەیران لێدراوی ئێرانی بەرەو قۆناغێکی نوێ لە داڕمان بردووە. حکوومەتێکی کە بە دەیان ساڵ سەرچاو و سەرەتی گشتی کۆمەڵگەی لە پێناو دام و دەستگای سەربازی، دامەزراوە ئەمنیەکان، پرۆژە ئایدۆلۆژیەکان، گەندەڵی پێگاتەیە و سەر کێشە ناوچەیەکاندا بە فیڕۆداوە. ئێستا هەوڵدەدات بارگرانی قەیرانەکە بەتەواوی بخاتە سەرشانی کرێکاران، موچەخۆران، خانەنشینان، بێکاران، ژنانی سەرپەرشتی بنەماڵە و هەژارانی شار و گوندەکان. هەڵاوسانی تر تەنیا وشەیەک نییە بۆ وەسەفکردنی بەرزبوونەوەی نرخەکان، بەڵکو بووتە پێناسەی دۆخی ڕۆژانەی ملیۆنان ئینسان. سفرەی خەڵک بچووکتر بووەتەوە. بەشێکی زۆری کۆمەڵگە ئیمکانی دەستڕاگەیشتن بە گۆشت، بەرهەمە شیرەمەنیەکان، میوە، دەرمان و زۆرێک لە پێداویستیە سەرەتاییەکانیان نەماوە. حەقدەستێکی کە پێشتریش وەڵام دەرەوەی تێچووەکانی ژیان نەبوو. ئێستا لە بەرامبەر بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری نرخی خۆراک، کرێی خان و ئاو، بەرق، سوتەمەنی، دەرمان و پەروەردەدا هێندەی تر بەهاکەی لەدەستدا. ملیۆنان بنەماڵە بۆ دابینکردنی کرێی خان و کڕینی دەرمان یان خۆراکی منداڵەکانیان ناچار بوون پەنا ببەنە بەرقەرزکردن، فرۆشتنی کەلوپەلی پێویستی ناوماڵ، لابردنی دەرمان و پەروەردە و چەند جۆر ئیش و کاری تاقەت بڕووکێن. لە ئاوا دۆخێکدا یارانەی کەم و بەڵێنەی بێبنەماکانی حکومەت نەتەنیا دەردێک دەوا ناکە، بەڵکو بێڕێزێکی ئاشکرایە بە کەرامەتی خەڵکێکی کە تێچووەکانی ژیانیان بەردەوام چەند هێندە بەرز دەبێتەوە. یارانەیەکی کە تەنانەت بەشێک لە هەزینەی ئاو و بەرخ و یان تێچووی هاتوچووی خێزانێک دابین ناکات، ناتوانێت جێگەی حەقدەستێکی عاتڵانە، دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر، دەرمانی خۆڕایی، پەروەردەی خاوەنکوالێتی و شوێنی نیشتەجێبوونی گونجاو بگرێتەوە. کێشەی خەڵک سەدەقە و یارمەتی دارایی نییە، بەڵکو مەسەلە مافی ڕەوای ئەوانە بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی شایستە و ئینسانی. کرێکارانێک کە چەندین مانگە حەقدەستیان پێنەدراوە، ئەو کرێکارە پەیمانکار و گرێبەستانەی کە بەردەوام لەگەڵ مەترسی دەرکردن بەرەو ڕوون، ئەو معلیمانەی کە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین، ئەو پەرستەرانەی کە بە حەقدەستێکی کەم و سەعاتکاری تاقەت بڕووکێن تەندروستی کۆمەڵگە دەپارێزن، خانشینانێکی کە بەرهەمی تەمەنێک ڕەنج و کاریان بووەتە هەژاری و نیگەرانی و هەروەها و گەنجانەی کە دوای چەندین ساڵ خوێندن هیچ جاسوویەکی ڕوون بۆ کار و داهاتوو بەدی ناکەن،
هەمویان لە زمرەی قوربانیانی نەزمی ئابووری و سیاسی زاڵن. پراویز نشینانێکی کە لە سەرەتایی ترین خزمەتگوزاریە شاریەکان بێبەشن، ژنانی سەرپەرشتی بنەماڵە کە لە بازاڕی کاری بێهەق دەستونە ئەمەندا بەجێ هێڵدراون و منداڵانێکیش کە لەگەڵ بەدخۆراکی وازێنان لە خوێندن بەرەو ڕووبوونەتەوە سیمای ڕاستەقینەی ئەم قەیرانە نیشان دەدەن. کۆماری ئیسلامی هەوڵ دەدات هۆکاری هەموو قەیرانەکە بگێڕێتەوە بۆ گوشارەکانی دوژمنی دەرەکی، بەڵام خەڵک بە دروستیەوە دەزانن کە سزاکان شەڕ و گوشاری دەرەکی لەسەر بەستێنی گەندەڵی، سەرکوت، ئابووری، ڕانتی، تاڵانکردنی سەروەت و سامانە گشتیەکان و ناکارەمەی پێگاتەی کاریگەری وێرانکەریان داناوە. بەرپرسیارەتی ئەو دۆخەی ئێستاش تەنیا ناگەڕێتەوە بۆ هێزە شەڕ خوازە دەرەکیەکان، بەڵکو بەرپرسیارەتی ڕاستەوخۆ و سەرەکی لە ئەستۆی حکوومەتێکە کە لە ژیان و داهاتووی خەڵکی لە پێناومانەوەی خۆیدا بەبارمتە گرتووە. حکوومەتێکی کە توانای دابینکردنی ئاو، بەرق، دەرمان، کار و ئەمنیەتی ئابووری نییە، بەڵام بۆ پەرەپێدانی دەستگای سەرکوت، زیندان، سانسۆر و هێزە سەربازیەکان بەردەوام بوجە و ئیمکاناتی پێویستی هەیە. لە بەرامبەر قەیرانی ئابووری و ناڕزایەتی بەربڵاودا، کاردانەوەی کۆماری ئیسلامی نەک قبوڵکردنی مافی ناڕزایەتی وەڵامدانەوە بە بیست و داواکاریەکانی خەڵک، بەڵکو بریتیە لە توونکردنەوەی کەشوهەوای پۆلیسی و ئەمنیەتی، دەست بەسەرکردنی چالاکوانی مەدەنی، کرێکاری و خوێندکاری، پەروەندەسازی، دەرکردنی سزای قورس، گوشار بۆ سەر بنەماڵە دادخوازەکان، سانسۆری ڕاگەیاندن، هەڕەشە لە ڕێکخراوە سەربەخۆکان و بەکارهێنانی سێدارە بەمبەستی دروستکردنی کەشی ترس و تۆقاندن بەشێکن لە سیاسەتە بەردەوامەکانی ڕژیم. دەسەڵاتداران بەباشی دەزانن کە هەژاری، بێکاری و سوکایەتی بەردەوام بۆ هەمیشە تەحموڵ ناکرێت. لەم ڕووەوە لە بری چارەسەرکردنی سەرچاوە قەیرانەکە هەوڵ دەدەن دەنگی ناڕزایەتی کە بکەن. بەڵام سەرکوت نەک هەر نیشانەی هێز و هیمەنەی ڕاستەقینە نییە، بەڵکو نیشانەی ترسە لە کۆمەڵگەیەکی کەیتر ئامادە نییە ژیان و کەرامەتی خۆی بکاتە قوربانی مانەوەی سیستەمێکی گەندەڵ و سەرکوتگەر. ئەزموونی بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژینە، بزوتنەوەی کرێکاریەکان، خەباتی معلمان و خانەنشینان، خەباتی سیاسی و مەدەنیە بەردەوامەکان لە کوردستان، ناڕزایەتیەکانی ژنان و خەبات و خۆراگری گەنجان نیشانی داوەکە کۆمەڵگەی ئێران تەژیە لە هێز و پۆنتان سێلەی زیندوو وشیار و ئازادی خواست. ئەم خەباتانە سەرەڕای هەموو گوشارەکان نیشانیان داوە کە داواکاری ئازادی خوازانە و یەکسانی خوازانەکان بە زیندان و گولە لە ناو نابرێت. حزبی کۆمونیستی ئێران لەسەر ئەو بڕوایەیە کە ڕێگەی ڕزگاری کۆمەڵانی خەڵکی ئێران بریتی نییە لە گەڕانەوە بۆ ستەم و زۆرداریەکانی ڕابردوو، بڕواکردن بە بەڵێنی هێزە ڕاستڕە و سەرمایەدارەکان، بوون بە پاشکوی هێزە دەرەکیەکان و سازشکردن لەگەڵ کۆماری ئیسلامی. ئازادی ڕاستەقینە بەبێ یەکسانی ئابووری و کۆمەڵایەتی بەردەوام نابێت و مافێکی لەو چەشنە بەبێ بەهرەمەند بوون لە ئازادیە سیاسیەکان، مافی ڕێکخستن، مافی مانکردن، مافی ناڕزایەتی، ئازادی بیرروڕا و مافی دیاریکردنی چارەنووسینەتەوە ژێردەستەکان هەرگیز دەستەبەر نابێت. ئێمە لە پێناو دامەزراندنی حکوومەتی شۆرای کرێکاران و زەحمەتکێشان و بۆ وەدیهێنانی ئازادی و سۆسیالیزم خەبات دەکەین. سۆسیالیزم بۆ ئێمە دروشمێکی دوور لە واقع نییە، بەڵکو وەڵامدانەوەیە بە پێداویستی ڕاستەقینەکانی کۆمەڵگەیەکی کە سەروەت و سامانەکەی لە دەستی کەمینەیەکی بچووک و دامەزراوە تاڵانچیەکاندا کەڵەکە بووە. لە حاڵەتێکدا زۆرینەی خەڵک لە سەرەتایترین ئیمکاناتی ژیان بێبەشن. سۆسیالیزم واتە سەرچاوە سروشتیەکان، پیشەسازیە گەورەکان، بانکەکان، زەوی و بزار و سامانە گشتیەکان دەبێت لە خزمەت بەرژەوەندی هاوبەشی کۆمەڵگادا بێت، نەک قازانج و دەسەڵاتی کەمینەیەک. سۆسیالیزم واتە کۆتایی هێنان بە ئابووریەکی کە مرۆڤ بە ئامڕازی قازانج دەزانێت، واتە بەنامەڕێژەیەکی دیموکراتیک و وشیارانە بۆ بەرهەمهێنان و دابەشکردن لەسەر بنەمای پێداویستیەکانی کۆمەڵگا، نەک بڕیاردان لە پشت دەرگا داخراوەکان لەلایەن سەرمایەداران، بروکراسەکان و دامەزراوە نیزامیەکانەوە. واتە دابینکردنی شوێنی نیشتەجێبوون، دەرمان، پەروەردە، بیمەی بێکاری و خاننشینی شایستە بۆ هەمووان، واتە یەکسانی تەواوی ژن و پیا و لە یاسا کار لەناو بنەماڵە و کۆمەڵگادا، واتە جیاکردنەوەی بەتەواوەتی ئاین لە دەوڵەت و پەروەردە، واتە هەڵواشانەوەی سزای سێدارە، ئەشکەنجە و هەر چەشنە سەرکوتکردنێکی بیر و باوەڕ، واتە بە فەرمیناسینی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوە ژێردەستەکان و کۆتایی هێنان بە هەڵاوەردنی نەتەوەی ئاینی و زمانەوانی. سۆسیالیزم واتە ڕێکخستنی کار و بەرهەمهێنان بە جۆرێک
کە گەشەی تەکنەلۆژیا لە بری بێکارکردن و هەژارترکردنی مرۆڤەکان بکەوێتە خزمەت کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار، زیاترکردنی کاتی بشوو، پەروەردە، فەرهەنگ، تەندروستی و گەشە و پشتگوتنی تواناکانی مرۆڤ، واتە کۆمەڵگەیەکی کە تێیدا منداڵان نەبنە قوربانی هەژاری بنەماڵە، بە ساڵاتچوان بەو پەڕی ڕێز و کەرامەتەوە بژین، نەخۆشەکان بەهۆی سەرکوتی دارایی لە دەرمان بێبەش نەبن و هیچ کەسێک ناچار نەبێت بۆ زیندومانەوە هێزی کاری خۆی لە دۆخێکی سوکایەتیان مێزە بفرۆشێت. ئاسۆی ئێمە کۆمەڵگەیەکە کە تێیدا گەشەی ئازادی هەر تاکێک مەرجی گەشەی ئازادی هەمووان بێت، ڕێگەی گەیشتن بەم ئاسۆیەش لە ڕێکخستنی وشیارانە و یەکگرتووانەوە تێدەپەڕێت. بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، خەباتی معەلیمان، پەرستاران، خانەنشینان، خوێندکاران، گەنجان، خەڵکی کوردستان و بزوتنەوە ناڕەزایەتیەکانی تریش هێزی بەرینی وەرچەرخان و ئاڵوگۆڕی شەڕژگەڕانی داهاتووی ئێرانن. بە یەکەوە گرێدانیم بزوتنەوانە هاوپشتی و هاوخەباتی نێوانیان هێنانە ئارای ویستی داواکاریە هاوبەشەکان و پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆ و بەردەوامەکان پێداویستێکی و پێویستیەکی سەرەکی و حاشا هەڵنەگرا. چینی کرێکار بەهۆی جێگە و پێگەی لەبەرهەمهێنان و توانای بۆ لە کارخستنی ڕەوڕەوەی قازانج و چەوسانەوە خاوەنی ڕۆڵێکی دیاریکەرە لەم ئاراستەیەدا. حیزبی کۆمونیست ئێران خۆی بە بەشێک لە هەوڵدان بۆ شکڵگرتنی ڕێبەریەکی سەراسەری ئینتەرناسیۆنالیست، غەیرە سێکتاریست و پشتبەست و بە سۆسیالیسمی زانستی گونجاو لەگەڵ واقعەکانی سەدەی 21ەم دەزانێت. ڕێبەریەکی کە بتوانێت خەباتە لێکدا بڕا و پەرش و بڵاوەکان بکات بە هێزێکی ڕێکخراو، بەرگری بکات لەسەر بەخۆی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، ڕێگەچارەی ڕوون بۆ تێپەڕین لە کۆماری ئیسلامی بخاتە ڕوو، و ڕێگری بکات لەوەی کە بەرهەمی خەبات و فیداکاریەکانی کۆمەڵانی خەڵک جارێکی تر لەلایەن هێزە کۆنەپەرست، سەرمایەدار و پاشکۆکانەوە دەستی بەسەردا بگیرێت. لە 43مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێراندا جارێکی تر لەگەڵ سەرجەمگیان بەخەتکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم پەیمان نوێ دەکەینەوە کە لەسەر درێژەدان بە خەبات لە پێناو ڕزگاری مرۆڤ لە ستەم و چەوسانەوە هەڵاواردن، هەژاری و زۆرداری بەردەوام دەبین. ئێمە بڕوای تەواومان هەیە بە هێزی ڕێکخراوی جەماوەر بە هاوپشتی چینایەتی بە خەباتی وشیارانە و بەداهاتوویەکی ئازاد و یەکسان. بژی حیزبی کۆمونیستی ئێران، بژی ئازادی، بژی سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران، خەرمانانی 1405 هەتاوی.